سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت لە ڕۆژێکی نوێ بەوەی بەڕێز و خۆشەوی شاد دەبمەوە. ڕۆژە و تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بێ. ئەمڕۆ ڕۆژێکی ناوازەیە، ڕۆژی جەنگێکی گرنگە لە نێوان هەردوو یانەی ڕیال مەدریت و هەروەها مانچستەر سیتی کە یەکەم یاریچوونی قۆناغی نیوەی کۆتایی یارەکانی چامپیۆنز لیگە کە بە تامەزرۆییەوە جیهان چاوەڕێی ئەم ڕۆبەڕۆبوونەوە تایبەت بە دەکات لە نێوان دوو ڕایەنەر کە یەکێکیان بە نوێگەری بە سەرپەرشتی نوێگەری تۆپی پێ لە ڕایەنەرەکان وەسف دەکرێت و ئەوی دیکەشیان بە سەرپەرشتی ڕایەنەری کلاسیکی لە دەینەوەکان و 2000ەکان وەسف دەکرێت کە یوانیشەرێکە لە پێپ گواردیۆلا و کارلۆ ئەنچیلۆتین کە بێگومان کۆمەڵی خەسڵەتی تایبەت ئەم دوو ڕایەنەرە یاریەکان هێندەی تر تۆکمە و بەهێزتر دەکات کە وەکو خۆشتان دەزانن ئەوەی کە گوتراوە لە سەریان ینی 6 ڕوبەڕووبوونەوەیان هەبووە. ڕوبەڕووبوونەوەکانی ئەنچیلۆتی لەگەڵ گواردیۆلادا لەگەڵ ئێڤەرتۆن بۆ کە هەر چوارێرەکەیان دۆڕانوە، بەڵام لە بارودۆخی تیپی گەورە لە چامپیۆنز لیگا لەگەڵ ڕیال مەدرید و بایر مونیخ یەکجار ڕوبەڕووبوونەوە تۆر دووجارەکەش ئەنچیلۆتی سەرکەوتنی بەسەر گواردیۆلایانەوە 1-0 و 4-0 کە بە کوێر دوارەکە سەرکەوتنی گەوری بەسەردا تۆمار کردووە. ئامادەکاری سیتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید هەوڵ دەدەم ئەوەی ئەمڕۆ من باسی دەکەم بۆتان خوێندنەوەیەکە بۆ شێوازی یاریکردنەکان و ئەگەراتێکە بۆ ئەو شێوازانەی کە تیپ بەکاری بێنە بۆی کە بە چ شێوازێ بتوانێت بە گۆڵی تیپێ ڕکابەر بگا و شێوازی بەرگریان چۆن دەبێ. هەوڵ دەدەم بەم شێوەیە باسێک لە ڕوبەڕووبوونەوەی تایبەتی نێوان مانچستەر سیتی و ڕیال مەدرید بکەم کە سەرەتا لە مانچستەر سیتیەوە دەست پێ دەکەم کە لە نێو یاریگای ئیتیحادا ئەمیانەیە ڕوبەڕووی ڕیال مەدرید دەبێتەوە. پێپ گواردیۆلا پاژەوەی وەرزی ڕابردوو مانچستەر سیتی بە قۆناغی بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ گەیان. زۆر گرنگە بۆی کە لەم چەند ساڵی کە ماوێتی لە ڕانەرایەتی یانەکە دەستکەوتێکی گرنگ بۆ ئەمیانێ دەسەبر بکات کە هیچبردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە ئەگەرچی خودی گواردیۆلا گەیشتن بە قۆناغی چوارگۆشەی زێڕین بە دەستکەوت بۆیانەکە وەسف دەکات و پێی وایە ئەمە شانازیکی گەورەیە بۆ مانچستەر سیتی و مێژووی مانچستەر سیتی، چونکە تا ئێستش گواردیۆلا ئایا ئەمە هەڵخەڵەتاندنی ڕاگەاندنی یاخود بارودۆخێکی ترە، بەڵام لە لێدوانەکانی وانی شان دەدات کە هێشتا ئەمان دەبێت شانازی بکەن بە گەیشتنیان بە چوارگۆشەی زێڕین و بە یاری کۆتایی نەکبردنەوەی نازناوەکان و لەگەڵی شانای شارێتەوە کە خەونێکە یاخود یەکێکە لە ئاواتەکانی کە بێنێتە دی نازناوی چامپیۆنز لیگ بۆ مانچستەر سیتی بەرێتەوە. پێگاتەی مانچستەر سیتی ئۆتۆماتیکی وەکو پیشەیە میچەی ئێدەرسۆن گۆڵپارێزی سەرەکی مانچستەر سیتی دەبێت. هێڵی بەرگری مانچستەر سیتی ئەوەی کە بە ڕێژەیەکی زۆر یەکلایە یاریکردنی ڕۆبن دیازە
یاریکردنی ئێمرێک لاپۆرتیە لەگەڵ یاریکردنی ئەلێکساندەر زەنچێنکۆی ئۆکرانی. ئەوەی کە گومانی لەسەر یاریکردنی کایل واڵکەرە کە هێشتا بە شێوەیەکی تەواوەتی لە پێکانەکەی چاک نەبووتەوە کایل واڵکەر. خۆتان نزان لە یاری ئەتلێتیکۆ واڵکەر تووشی پێکانە و تاکو ئێستا ڕانانی پێویستی ئەنجام نەداوە گەڕاوەتەوە ساڵ هۆڵی داخرا و ڕانانی کردووە، بەڵام هێشتا دەرناکەوێت کە ئامادە یاخود ئامادە نییە. من ینی ئەمێ ئاوا لەسەر پێگاتەکەەوە بۆتان دیاریکەم. ئەوەی کە گرنگە بۆ دیاز و لاپۆرتی دەتوانم بڵێم باشترین جوانترین دوانیان لە پرێمەرلیگا لە وەرزی ئەم ساڵا دروست کردووە. بەڵام لە ڕوبەڕووبوونەوەی کەریم بنزیما دەبێت ئەم شەو تایبەتمەندی تر هەبێ بۆ دیاز و لاپۆرتی کە پێڕێ بکەن لەگەڵەوەی دوو بەرگریکاری تۆکمەند و سەرکردەی ڕاستەقینن، بەڵام پێویستەکە زیاتر بەهێزتر ڕوبەڕووی بنزیمە ببنەوە. بە قەنەعەتی من کێشەی مانچستەر سیتی لە یاری ئەمڕۆیەوەی کە لەسەر گواردیۆلا پێویستە چارەسەریکە کێشەی ئەم دووباڵەیەتی. ئەگەر واڵکەر یاری نەکا گرفتێکی گەورەیە بۆی بەبوونی ڤینیسیۆس لەو باڵە کە یاری دەکات و ئەگەر زنچینکۆش یاریکە ئەوەی کە تێبینی دەکرێت هێشتا زنچینکۆ کاریگەری جەنگی وڵاتی ئۆکرانیای وڵاتی خۆی لەگەڵ رووسیا کاریگەری لەسەرماوە، یعنی هێشتا زنچینکۆ لەو بارودۆخە تێنەپەڕێەوە. لەبەرەوە زۆر گرنگە بژاردەی گواردیۆلا لەم دووباڵەدا کێ دەبێت ناوەکو پێگاتە گواردیۆلا پێگاتەی تەواو تۆکمەیە، تەواو یاریزانەکانی ڕایەنراون، تەواو یاریزانەکانی ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید. چونکە دەبێت لە یادی نەکەین ئەگەر واڵکەر یاری نەکاوە لە نەبوونی کانسیلۆش باڵەکانی مانچستەر سیتی وەکو پێویست هێرش ناکەن، ئەمە کێشە بۆ شێواز یاریکردنی گواردیۆلا دروست دەکات. عەبقەرەتی گواردیۆلا، ژیری گواردیۆلا ئەبێ لەمڕۆیە بیسەلمێنێت کە چۆن ئەمە چارەسەر دەکات، ئێمەش دەبێت چاوەڕێی بین. چارەسەرەکە بڕوان ناکەم لای ئێمەش دەبێ ئەوە گواردیۆلایەکەم شۆ پێمان دەڵێ چۆن لە نەبوونی لە غیابی کانسیلۆ و ئەگەر واڵکەری ژیاری نەکاو تەنها زنچینکۆی بەدەستەوە بێکە لە بەردۆخێکی دەرونی خراپە ئەم باڵانە چۆن ڕێگەخرێ ئەو وەڵامەکەی لای خودی گواردیۆلایە. ناوەندی مانچستەر سیتی ئۆتۆماتیکی ناوەندێکی بەهێز، ناوەندێکی چڕ، ناوەندێکی تۆکمە یاری دەکات کە ئەویش کیڤن دی بڕۆینە، ڕۆدریە، بەرناردۆیە. ئۆتۆماتیکی ڕۆدری ڕاگری مانچستەر سیتیە، ڕۆدری حەلەقەیەکی پەیوەندی زۆر باشە لە نێوان باڵەکان و هەروە بەرگری مانچستەر سیتی بە ناوەندەکانی تیپەکەەوە. لەبەرەوەی زیاتر وەک کە دەرەکەوێت تەواوی یاریزانانی سیتی ئەم شەژ یاریزانەی ناوەند شەژ یاریزانی لێگنزیکە بن لە یاریگادا، شەژ یاریزانی لێگنزیک دەبن لە یاریگادا کە ئەمەش ڕۆدری پەیوەندیەکی زۆر پتە لە نێوانیاندا دروست دەکات تاوی هەڵەکان بەیەکەوە ببەسترێتەوانێ. کەوابێ یەکێک لە چەکە بەهێزەکانی گواردیۆلا لە یاری ئەم شەودا من پێم وایە دەرکەوتنی ئاستبەرزی ڕۆدریە، نیشاندانی ئاستبەرزی ڕۆدریە. ئاستبەرزی لە چ ڕوێکەوە؟ لەوەی کە ئیرتیکازێکی ڕاستەقینە بێ بۆ مانچستەر سیتی، ئیرتیکازێکی ڕاستەقینە بێ بۆ مانچستەر سیتی، لە هەمان کاتدا هاوکارێکی باش و یارمەتیدەرێکی باش بێ بۆ یاریکردنی، ینی لە شێوازی قسەکەی من حەز دەکەم جوان تێبگەن، یارمەتیکی باشی دۆ بدات و ئیرتیکازێکی باش بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید، لە هەمان کاتدا یارمەتیدەرێکی باش بێ بۆ یاریکردنی کیڤن دی بڕۆین و بەرناردۆ سیلڤا، یاریکردنی کیڤن دی بڕۆین و بەرناردۆ سیلڤا. چونکە ئەگەر ڕۆدری ئەم کارە جێبەجێ نەکا، ئەگەر ڕۆدری بەم شێوەیە دەرنەکەوێت لە نێو یاریگادا، ئەرکی بەرناردۆ و دیبڕۆین قورس دەبێت لە یاریگادا. بەڵام ئەوە ڕۆدریە کە دەتوانێت ئەرکی دیبڕۆین و بەرناردۆ بۆ دەرکەوتنێکی باش لە یاریگادا ئاسانتر بکات. ئۆتۆماتیکی بەرناردۆی چەکەلا لە چەکە بەهێزەکانی گواردیۆلا کە ناوەندسازێکی زۆر لێهاتەوە، دەتوانێت گواردیۆلا جگە لە مرکزی ڕۆدی کە هەنێجار لەو شوێنەش داری پێ دەکات، لەم ینی لەو پێنج مەرکەزەی تر بەرناردۆ یاریزانێکی سەرکەوتو و لە هەر پێنجیشە بە شێوەیەکی سەرکەوتوانە یاری کردووە. دیبڕۆین لای هەمووتان ئاشکرایە کلیلی سەرکەوتنەکانی گواردیۆلای و چەکی بێزی گواردیۆلایە، بەڵام ئەرچی ئەم شەویش دیبڕۆینیش ئاسان نابێت بە هۆکارەوەی کە ڕوبەڕووی ناوەندێکی چڕی ڕیال مەدرید دەبێتەوە، ڕوبەڕووی
کۆمەڵێک ئەستێرەی بە ئەزمون لە هێڵی ناوەند لە یاریکردن لە هێڵی ناوەندا دەبێتەوە بۆیە مامەڵەکردنی دیبرۆینیش لەم یاریەدا یەجگار گرنگ دەبێت لەو شێوازەی کە گواردیۆلا پێڕەوی دەکات. سیانەی هێرشبەری مانچستەر سیتی چۆن دەبێت لە نەبوونی خیسۆسە، یعنی کێشەیەکی دیکەش لە مانچستەر سیتی لەم پلانی کە ڕوونی دەکەینەوانێ لە بوونی خیسۆس و لە نەبوونی خیسۆسە. ڕیاض محرز ئۆتۆماتیکی لە باڵەکانەوە دەردەکەوێت، فۆدینێتەوە باڵ و ڕەحەم ستەرلینگ وە گێرشبەری سەرڕم دەرەکەوێت، وەخو گۆڕانکاریش لە نێوانم سیانەدا بەردەوام ڕوودەدەن. فۆدین دەچێتەوە ناو عمقی بەرگریکارانی ڕیاڵ مەدرید وە ستەرلینگێتەوە لاکان، بەڵام زیاتر فۆدین دەکەوێتەوە لاکان. من پێم وایە لە نەبوونی گابرێل خیسۆسە ئەبەم ستایلە گواردیۆلا وەکو شێواز یاریکردن سەرکەوتوو دەبێت، بەڵام مەترسیەکانی بۆ سەر گۆڵی ڕیاڵ مەدرید دیاریکراو دەبن. مەترسیەکان بۆ سەر گۆڵی ڕیاڵ مەدرید لە نەبوونی گابرێل خیسۆسە دیاریکراو دەبن. ئەو مەترسیە بەلێشاوە نابێت کە مانچستەر سیتی بەسەر تیپەکانە لە زۆربەی یاریەکاندا دەیکا. بۆیە بە قەنەعەتی من گابرێل خیسۆس یاریکردنی ڕەنگە زۆر باشتر بێ بۆ مانچستەر سیتی تاوەکو ڕەحم ستەرلینگ یاخود فۆدین یاریزانێکی زۆر زەڕوری گواردیۆلا، لەبەرەوەی فۆدین ئەو کەسەیە کە خەسڵەت و شێواز یاریکردنی گواردیۆلا تەواو لەگەڵ گواردیۆلا یەک دەگرێتەوە و چۆن بتەوێت بەو جۆرە ڕەفتارەکە. جوانی فۆدین لەوەیە کە لە لێدانەکانە یاریزانێکی زۆر ناوازێ و لامان کادا لە گەڕانەوەی بۆ هاوکاریکردنی یاریزانان و یاریکردنی لەگەڵ یاریزانانی دیکەی مانچستەر سیتی زۆر بە بێزی دەتوانێت ڕوبەڕوویان بێتەوانێ و ئەمە یعنی ئەتوانم بڵێم مانچستەر سیتی لە ڕووی گونجاندنی یاریزانەکان و ئەو مامەڵەی گواردیۆلا لە چەند ساڵی ڕابردوو لەگەڵ ئەم پێگاتەیە کردوێتی مامەڵەیەکی زۆر تەندروستە و تیپەکەی تەواو ئامادەیە. بەڵام دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم پێشەوەی بچمە سەر ڕیاڵ مەدرید. کۆمەڵێ لێدوانی گواردیۆلا لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی دوێنێ کە باسی کرد کە ئەکری ئیجابی بن ئەکرێ سلبی بن. بەڵێ ینی کۆمەڵێ وتەیە ڕەنگە خەڵک وای لێک باتەوانێت کە ئەمە گواردیۆلا بۆی سیفزاسکردنی بەرامبەر بەکاری بێنێ، بەڵام نا. من پێم وایە گواردیۆلا بیرمەنترین و ژیرترین ڕانەرە لە لێدوانەکانیە و کەسێکی زۆر ڕازگۆیە. ینی تەنانەت گواردیۆلا خودی خۆشی بەردەوام باز لەوە دەکات کە ئەم ڕانەرێکی بەخت بووە کە بەردەوام ڕانەرایەتی تیپە زۆر باشەکانی کردو و بەردەوام کاریگەڕێ زۆر باشەکان لەگەڵیاندا ئیشی کردووە کە داوای هەج یارزانێکی کردو بۆیان گواستۆتەوە. ئەم ڕازگۆیی گواردیۆلا خاڵێکی زۆر گرنگە و گواردیۆلا لەوە شارڕازگۆیە کە ئەگەر بە مێژوو ڕوبەڕووی ڕیاڵ مەدرید ببنەوانێ پێویستەکە بیر لە میاریە نەکەنەوە. ئێمە لێدوانێکی زۆر واقعیە. گواردیۆلا بە پێگاتە و بە تیمەکەی و بە سکواتەکەی خۆیوانەیە ڕوبەڕووی ڕیاڵ مەدرید دەبێتەوە بۆ پلانێک کە لە ئەفکاری خۆیەتی کە چۆن شکست بە ڕیاڵ مەدرید بێنێ کە خۆی ئەم سیناریۆیی لەبەر چاوە و دەشزانێ و چۆن ڕیاڵ شکستی پێێناوە چۆن شکستی بە ڕیاڵ مەدرید دێناوە هەموو سیناریۆکان لەبەر چاوی گواردیۆلایە. لەبەرەوە لێدوانەکەی واقعیە ئیسیفزاسکردن نییە. بەڵێ گواردیۆلا بەرامبەر مێژووی ڕیاڵ مەدرید دیاری ناکات، بە سکواتەکەی خۆی بە پلان و تەکتیکی خۆی ڕوبەڕووی ڕیاڵ مەدرید دەبێتەوە. کەرەسەی تەواوی لەبەردەمدایە تەنها کلێنی گواردیۆلا لە باڵەکانی بەرگریایە. زۆر گرنگام شەو ئێمە دابنیشین بە دیار گواردیۆلا بزانین کە ئەگەر واڵکەری یارینەکە چۆن دەتوانێت بە باڵەکان لە نێو یاریگادا دانێت و ئەو کلێنانە پڕ بکاتەوە و ڕوبەڕووی ڤینیسیۆس و ڕۆدریگێ بێ یاخود ڤالڤێردی بێ ببێتوانێت. دەچمە سەر پێگاتەی ڕیاڵ مەدرید. بێگومان ڕیاڵ مەدریدیش گومان هەیە لە ئامادەبوونی هەندێک لە یاریزانەکانی، بەڵام ئێمە بە خێرایی قسێکی لەسەر دەکەین. ئەوەی کە گومانی تێدانە ئامادە بێت کۆرتوایە، میلیتاوە، کارفاخاڵە. ئالابا دەوترێت ڕایانانی کردو و ڕایانانی نەکردو، ینی گومانەیە لە ئالابا، بەڵام من پێشبینی دەکەم ئامادە بێ و ئێدوارد مندیش گەڕاوەتەوانێ و بە تەواوی لە پێکانەکەی چاک بۆتەوە. هێڵی ناوەند مۆدریچ و تۆنی کرۆس ئەوەی کە دەمێنێتەوانێت لە بینی کاسمیرۆ و ڤالڤێردی و کاماڤینگا، واتە ئرتیکازی ڕیاڵ مەدرید هێشتا یەکلانیە. کاسمیرۆ یاری دەکات یاخود کاماڤینگا یاری دەکات یاخود ڤالڤێردی یەتەوە مەرکەزە یاری دەکات.
لە ڕیالمەدید لە ناوەندا هێشتا یەکلانیە بۆ کارەوەی کە کاسمیرۆ لە چەند ڕانانی ڕابردوو بەشداری نەکردو، بەڵام ڕەنگە ئامادە بێ و کارلۆ ئەنچیلۆتی بەشداری پێ بکات لە پێگاتەی سەرەکیدا، بەڵام یعنی ئەوەی کە گومانی تایە گۆڕانکارەکە بەو جۆرە ڕووبدات. ڕیال مەدرید ئەگەر بەم من باس لەم پێگاتەیەکەم، ئەگەر بەم پێگاتەی یاریکەوکوی چۆن لە پێشتریش داوتومە، ئۆتۆماتیکی ئەم پێگاتەی ڕیال مەدرید لە کاتی بەرگریە دەبێتەوە 4-4-2. ڤالڤێردی یەتەوە ناوەند، مۆدریچ و کاسمیرۆ و تۆنی کرۆز لەگەڵ ڤالڤێردی هەر چواریان هێڵی ناوەند دەگرن لە تیپی ڕکابەر و بە 4 بەرگری کار دەکەن و ڤینیسیۆسیش تا ڕادەیەک دەگەڕێتەوە. ینی ڤینیسیۆس ڕاستە نایەتەوە ئاستی 4 یاریزانی هێڵی ناوەندەکە، بەڵام تا ڕادەیە گەڕانەوەی ڤینیسیۆسیش دەبێت لە دواوە و ئەوەی دەمێنێتەوانێ حاجی خۆی هەڵسوڕێنەری کاروبارەکانی پێشەوەی ڕیال مەدرید دەبێت. گرنگە بۆ ئەنچیلۆتی کە ئەم جارەش تیپەکەی نەخاتە ئەو بارودۆخەی لە یاری پاریس سەن ژەرمان و لە یاری چێلسی و لە یاری شمی لێژاتیەکەوە، چونکە وەکو پێشینانی ژووتیانە ئەوەی کەوترێت مەرج نییە هەموو جارێک گۆزە بە ساغی بێتەوە. کاری ناوازەی کردووە، ئەنجامی زۆر باشی هەڵگێڕاوەتەوانێ و ڕۆڵێکی زۆر باشی خۆی دەرخستووە، تەنانەت قەناعەتی بە زۆرێک گێناوە کە یاری 90 خولەکە پێویستەکان 90 خولەک چاوەڕێ بکەن و خودی گواردیۆلاش لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی دوێنێ کە باسیەوە دەکات کە سەرسامی چ شتێکی ڕیال مەدرید و تیپەکەی ئەڵێ سەرسامیەوەیانم کە کاتێک بە 3 گۆڵ دواکەون هێشتا بێهیوانین، هەچ یاریزانێکە لە نێوی یاریگادا داوای تۆپ دەکاوە، هەوڵی گۆڵ تۆمارکردن دەگاوە، پێشی دەگاوە سەرکەوتیش بەدەستێنن، بەڵام مەرجیە هەموو جارێن بارودۆخە ساغ بێتەوە. ڕیال مەدرید یعنی زۆر کەس دەڵێ ڕیال مەدرید پلانی بەرگری دەکات، نەخێر. پلانی بەرگری من کاتێک دەتوانم بڵێم پلانی بەرگری ئەگەر بێت و ڤالڤێردی یاری نەکات لە جێی ڤالڤێردی ناچۆ یاریکە. کاتێک ئەتوانم بڵێم پلانی بەرگری ئەگەر دوو یاریزانی ناوەندا سێ بۆ نمونە کاماڤینگا و کاسمیرۆ و مۆدریچ و کرۆس و ڤالڤێردی یاریکەن لەگەڵ بنزیمێ، بەڵێمە ڕیال مەدرید پلانێکی بەرگری تەطبیقەکە. بەڵام کاتێک ڕیال مەدرید بە پێگاتەی 4-3-3 خۆی یاری دەکات کە ئۆتۆماتیکی من پێم وایە زۆرترین کات ئەنچیلۆتی وازی لە شێوازی کلاسیکی خۆی نێناوە کە پلانی 4-4-2 پلانێکی کلاسیکی خۆیەتی ئەنچیلۆتی کە لە سەرەتای کاری ڕانانیەوە پێوەی دەرکەوتووە و پێم وایە هێشتا لە یارەکاندا لە زۆربەی یارەکاندا ئەم پلانە تەطبیق دەکات. کەوابێ ئەرکی ڕیال مەدرید لە یاری ئەم شەودا دەبێت ڕیال مەدرید بە هەموو بارودۆخێ سوود لەوە وەربگرێت کە باڵەکانی مانچستەر سیتی وەکو پێویست ئامادەنین و بەرگریکارانی ڕیال مەدرید لە ماوەی ڕابردوو زۆرترین هەڵایان ئەنجامداوە. لە یاری کلاسیکۆیە بۆمباسکردن دڵی بەرگری ڕیال مەدرید هێندە هەڵی کرد، ئەو ئەنجامە قورسیان لەسەر تۆمار کرا. لە یاری ئیشبیلیا بە هەمان شێوە میلیتاو بە 2 هەڵا 2 گۆڵی پێشکەشی ئیشبیلیا کرد، ئەو بارودۆخیان لێ بەسەرهاو. لە یاری چێلسی شابامان شێو لە نەبوونی میلیتاو کە لێنێکی گەورە هەبوو لە بەرگری ڕیال مەدریددا، بەڵام گرنگە ئەم شەو ڕیال مەدرید ئەو هەڵانە دووبارە نەکاتەوە، چونکە وەگوتم مەرجە هەموو جارێک گۆزە بە ساغی لەکانی بێتوانێ. ئەوەیشی کە تایبەتمەندە بۆ ڕیال مەدرید ئەم سێ ناوەندەیە کە بزانین چۆن مامەڵە دەکەن لەگەڵ باشترین ناوەندەکانی ئێستەی گیان. باشترین ناوەندەکانی ئێستەی گیان لە ڕووی خەسڵەتی یاریکردن، لە ڕووی مواصفاتی یاریکردن، لە ڕووی شێواز یاریکردن. جەنگی یاریگای ئیتیحاد جەنگێکی زۆر تایبەتمەندە. باوەڕکەم بەس ڕوبەڕووبوونەوەی گواردیۆلا و ئەنچیلۆتی و مانچستەر سیتی و ڕیال مەدرید نییە، نە. تایبەتمەندیەکی زۆرە بۆ ئەزموونی سیانەی ناوەندی ڕیال مەدرید لەگەڵ سێ باشترین ناوەندی دەرکەوتوو لە ئێستەی تۆپی پێی گیانە. هیچ ناوەندێک بڕوا ناکەم لە ئێستەی تۆپی پێی گیانە هێندەی ناوەندی مانچستەر سیتی بەهێز بێ و ئەزموندارترین ناوەندیش لە ئێستەی تۆپی پێی گیانە ناوەندی ڕیال مەدریدە. لەبەرەوە ڕوبەڕووبوونەوەیکی زۆر تایبەتمەندە بێ ئەم شەو لە هێڵی ناوەندە. لە نێوان ئەم دوو تیمەدا، ئەم دوو سکواتەدا پێویستەکە بینەر بین و ببینیم زاین کامیان سەرکەوتوو دەبن بەو شێوازەی کە ڕایەنەر خودی خۆی تەطبیقەکە. یاریکردنی ڤالڤێردی یاریکردنێکی زۆر زەرورە بۆ تیمەکەی بۆ سکواتەکەی ئەنچیلۆتی، چونکە ڤالڤێردی ئەو کەسەیە کە زۆرترین هاوکاری هێڵی ناوەندوێڵی وێرشبردن دەکا و ئەتوانم بڵێم لە ڕووی توانای جەستەیی شەوانێ ڤالڤێردی
باشترین یاریزانی سکواتەکەی کارلۆ ئەنچیلۆتیە کە بە باشترین شێوە ئامادەکاری هەیە بۆ یاریەکان و توانایەکی جەستەی زۆر بەرزیە. ڤینیسیۆس جۆنیۆر کلیلێکی زۆر گرنگ دەبێت بۆ کارلۆ ئەنچیلۆتی ئەم شەو ئەگەر بێت و واڵکەر یارینەکە و ئەگەر واڵکەری ژاری کار ڕەنگە بە پێی پێویست ئامادە نەبێت بۆیە ڤینیسیۆس جۆنیۆر دەبێت استیغلالێکی زۆر باشی خۆی بکات چونکە ڕیال مەدرید ئەگەر پێشتر ئەم یاری ئەنجام بدایە ڕەنگ بوو ئەگەر یعنی ئێستش من پێم وایە ئەگەر ڕیال مەدرید بەرامبەر مانچستەر سیتی دەرکرێ لە ڕووی سکوات توانێت سکواتی سیتی دەوڵەمەندترە بەهێزترە و وەرزی ڕابردوو ژیاری کۆتاییان ئەنجامداوە پلەی دووەمیانە ناوە ڕەنگە کێشەیەکی گەورە بۆ ڕیال مەدرید دروست نەکات بەڵام ئەم بارودۆخەی کە ڕیال مەدریدی تێکەوتووە لە ئێستادا کە بۆ نمونە نازناوی خولی لیگەی ئیسپانی تەنها خاڵێکێوێ و بەرامبەر ئیسپانیۆل کە و خاڵی بەدەستێنا نازناوی خولی ئیسپانیشی بۆ یەکلا دەبێتەوە لەبەرەوە ڕیال مەدرید ئێستا سەرنجی بۆ لالیگا نەماوە سەرنجی لەسەر جامی شای ئیسپانیا نەماوە هەموو سەرنجێکی لەسەر چامپیۆنز لیگە و ئەبێ هەموو ئامادەکاریە بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی زروفی هەفتەیە پێشەسێ ڕیال مەدرید جیاوازە لەگەڵ ئامادەکاری ئەم شەوی بۆ یارەکەی مانچستەر سیتی ڕیال مەدرید بێکێشە لە خولی ئیسپانیاری دەکات نازاوەکە یەکلا کردوتەوە لە جامی شای ئیسپانیا نەماوە هەموو ئەرکی سکواتەکەی ئەنچیلۆتی و تیمی ئەنچیلۆتی ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتیە کە لە دوو ڕوبەڕووبوونەوەی نەوەت خولەکیە ئەنچیلۆتی توانای ئەوەی هەیە بەرامبەر هەر ڕانەرێک بۆ سۆتەوانێ و سکواتەکەی ڕیال مەدریدیش دەتوانێت لە هەر نەوەت خولەکێکە ڕوبەڕووی هەر پێگاتەی تیپێ بێتوانێت کە بتوانیاریکەن لەبەرەوە مامەڵەکردنی ڕیال مەدرید و ئەنچیلۆتی لە یاری ئەم شەودا یەکجار گرنگە و ئەبێ ئەو هەلە لە دەست نەدەن کە بەم شوێن چونکە بیرمان نەچێ سیتی ئەرکەکەی زەحمەدە سیتی کۆمەڵێک کەلێنی هەیە کۆمەڵێک کەلێنی هەیە لە باڵەکاندا سیتی بەرامبەر ڕیال مەدرید یاریەکە لە چەند یاری ڕابردوو یاری زۆر زەحمەتی کردووە جگە لە یاری واتفۆرد دوو ڕوبەڕووبوونەوەی لێڤەرپۆڵی کردووە ڕوبەڕووبوونەوەیکی ئەتلێتیکۆ مەدریدی کرد دوو ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدریدی کردووە کە تاقەت پڕوچێن بووە ڕاستە ڕیال مەدریدیش ئەرکی قورس بۆ ماندوونیە بەڵام ئەم هەفتەیە یاری لالیگاشی نەکردووە ڕیال مەدرید واتە باموو پێوەرەکان ڕیال مەدرید لە دۆخێکی زۆر هێمن و ئارامدایە و ئامادەیە بەڵام ئەوە سیتیە کە وەزعەکە یعنی سیتیە کە ماندووە سیتیە کە کەلێنی هەیە و سیتیە کە لە پرێمەرلیگیشا هێشتا هەموو یاریی یاری کۆتایە لەبەرەوەی لە هەر کەوتنێکە بۆ هەیە نازناوەکە بۆ لێڤەرپۆڵ لەدەست بدا یاخود خاڵکەوێتە دوای لێڤەرپۆڵەوە کەمەش ئەرکی قورس دەکا بۆیە ئێمەش دەپرسینەوە ئایا ئەم شەو گواردیۆلا بیرمەندیەکەی خۆی دەسەپێنێ بەوەی کە لە هەر بارودۆخێکا بێ ئەو هەموو کەلێنەشیە بێ و ئەو هەموو بارودۆخە نەخوازاوی بەسەرا بێ سکواتەکەی بەرامبەر بە ئەزموندارترین تیپی مێژووی چامپیۆنز لیگ چۆن ئامادە دەکات و ڕوبەڕووی ئەنچیلۆتی یەکێک لە ناودارترین ڕانەرەکانی چامپیۆنز لیگ چۆن دەبێتەوانێ و ئایا ئەنچیلۆتی سود لەم کەلێنانەی مانچستەر سیتی وەربگرێت و هەروەها سود لەو هێمنایەتی نێو ڕیال مەدرید و ئەو بارودۆخە وەربگرێت چۆن ڕوبەڕووی مانچستەر سیتی دەبێتەوە بێژەوەی بێمە لای کۆمنتەکان ینی چەند شتێکی تایبەتمەندان پێ دەڵێم لە چامپیۆنز لیگ هەروەکو زانیاریەک لەبەری من بەردەوام هەوڵم داوە لەگەڵەوەی کە شیکارەکان دەکەین چەند زاریاریەکتان لابێت بۆ نمونە لەسەرەوەی کە زۆر پرسیار دەکرا لەسەرەوەی چامپیۆنز لیگ هەرچی پێک پێنج نازداوبەرێ لەوەی کە نازناوێکی لا دەمێنێتەوە و نازناوانی کە تیپێ بەدەستێنن ناوی تیپەکەش لەسەر نازناوەکە دەنووسرێت ئایامە دەچێتە خەزانەی تیپەکەوانێ یاخود ناچێت هەتا ساڵی 2010 هەتا ساڵی 2010 پێ پێنج نازناوی ببردا یاخود سێ نازناوی لەسەرکی چامپیۆنزیگی بردا بە فەرمی نازناوێک دەدرایە ئەو یانەیە کە لە مۆزەخانەکەیدا هەڵیگرێ بەڵام لە ساڵی 2010ەوە یوفا بڕیاریدا کە بەی شێوەیە نازناو نەبەخشێتەیانەکان لە هەموو بارودۆخەکاندا و نازناوە فەرمیەکە لای یوفا خۆی مێنێت و تەنها تەقلیدەکانەکە چێتە ناو خەزانەی تیپەکانەوە بەم جۆرە نازناوەکان دابەشکرا و کوالای موشتان ئاگادارن کە ڕیال مەدرید ناودارترین یانەی چامپیۆنز لیگە کۆمەڵە تایبەتمەندی هەیە کە لەوەی کە باسی بکەم ئەوەیە کە زۆر کەس باسی ڕانەری ناوداری چامپیۆنز لیگۆن بارودۆخانە دەکا ئەنچیلۆتی یەکێکە لە هەرە ناودارترین ڕانەرەکانی چامپیۆنز لیگ لەوەی کە یەکەم تایبەتمەندی بەوەی هەیە کە سێ جارم نازناوی بردووە هاوشێوەی زیدان و بۆ بەیسڵی لە لێڤەرپۆڵ و هەروەها تایبەتمەندێکی تریەوە هەیە کە لە ئاستی پێنج ڕایەنەرە کە دوو جار
لەگەڵ دوویانی جیاوازدا نازناوەکەیان بردو لەوانش ئۆتمارێتسفیلد یۆب هانکس کارلۆ ئەنچیلۆتی هەروەها ئەرنێت هاپڵ و لەگەڵ خۆسێ مۆرینۆ کا لەگەڵ پۆرتۆ ئەنتەریشا ئەو دوو نازناوی بردووە کەوابێ کۆمەڵێ خەسڵەتی تایبەتمەند هەیە لەوەی کە ئەم تیپانە بەدەستیانە نابێ و ئەو دەستکەوتانیانە بێ بۆیە لە ئێستەی تۆپی پێ ئەنچیلۆتی ناودارترین ڕانەرەکانی چامپیۆنز لیگە کە لە نێو ساحەکەدا ماوە لە بەرەوەی بە دوو ستایل لە ڕیکۆردی ڕانەرانی چامپیۆنز لیگا کە دەستکەوتیانەیە ئەبەم شێوەیە و یەکێک لە تایبەتمەندیەکانی ترەوەی کە پێتان بڵێم لە کوی ئەم چوارتیپەی کە ماونەتەوە کە بێگومان بەیانیش باسی لێڤەرپۆڵ و ڤیاریال دەکەین لە کوی چوارتیپەی کە ماونەتەوانێ لە ڕووی ترانسفێر مارکێتەوانێ گرانترین دو یاریزان لە سکواتی هەر چوارتیپەکەیە لای لێڤەرپۆڵ و ڕیال مەدریدە بە پێی ترانسفێر مارکێت کەمە ساتێکی فەرمی نرخی یاریزانانە محەممەد سەلاح و هەروە ڤینیسیۆس جۆنیۆر دوو گرانترین یاریزانی سکواتی ئەم چوارتیپەن کە لە چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگان کە نرخەکان بە 100 میلیۆن یۆرۆ دەخەمڵێنێت لە دوایە و یاریزانانی مانچستەر سیتی لە دوایە و کیڤن دی بروین پلەی دووەمە کە نرخەکەی بە 95 میلیۆن یۆرۆ دەخەمڵێنێت دوایە فێڵ فۆدینە نرخەکەی بە 90 میلیۆن یۆرۆ دەخەمڵێنەوە و دواتریش ڕاحیم ستەرلینگە کەوابێ پێنج یاریزانی پێنج باشترین یاریزان خۆ پێنج گرانترین یاریزان کە دیاری کراو لەم چوارتیپەی چامپیۆنز لیگ هیچ یاریزانێکی ڤیاریاڵی تیانە یەکەمەکان لە لای لیڤەرپۆڵ و لە لای ڕیال مەدریدن و دووەم تا پێنجەمیش لە لای مانچستەر سیتیە دەچمە لای کۆمنتەکانتان با بزانم ئەگە پرسیارێکی تایبەتی تیاابێ وەڵام بدەینەوانێ کاک عەبدوڕەزاق و کاک جەمال پێشبینی خۆیان نووسیوە مانچستەر سیتی کاک ئەحمەد دەڵێ مانچستەر سیتی زۆر ڕێکخراوتر لە هەموو هێڵەکان لە چێلسی و پاریزە و هەلانی بارزانانی چێلسیەڵ دەکەوتن بارزانانی سیتی هەڵکەون 4 بۆ 5 گۆڵ دەکەن هیوادارم بە ئەنجامێکی باش بێنە دەرێ لە یاریگای اتحاد کاک ئەحمەد بەڵێ من باسیۆم کرد ڕیال مەدرید هەڵی کردووە لە یاریەکاندا بەڵام باوەڕ مەکە ینی ئەنجامی قورس لە یارینەوە ڕیال مەدرید و مانچستەر سیتی ڕووبا بە تایبەتی بۆ سیتیانەوەی کە 4 گۆڵ و 5 گۆڵ شتێکی زۆر قورسە من ناڵێم حەڕوونایە بەڵام بە تەوەقوعی من زۆر قورسە شتیوان ڕووبە کاکستار ئەڵێ ڕیال بە مێژوو ڕۆحیە دیارەکە بەڵام سیتی یاریزانانی بۆ هەموو مەرکەزیەوە بە کۆمەڵ کوالیتیان لێکەوە نزیک و مەترسیداترن بەڵێ کاکستار بێگومان ئەم حاڵەتە وایە و باسیشم لەوە کرد کە ئەمە تایبەتمەندە بۆ گواردیۆلا و ئەنچیلۆتی کە بزان چۆن مامەڵە بکەن ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەندە لە نێوان یاریزانی بە ئەزمون و یاریزانی لێهاتووی ئێستەی ناوەند کە ئەوم باس کردووە بەڵام سیتیش کێشەی هەیە لە باڵەکانە وەک چۆن هەموو تیپێکە نییە سیتی بە تایبەتی میارەیە یارینەکردنی کانسیلۆکەلێنێکی گەورەیە ئامادەنەبوونی واڵکەریش دەبێتە گورزێکی کوشندە بۆ پێ گواردیۆلا کاگونەر ئەڵێ گواردیۆلا پلانی خۆی هەیە بۆ میارێت چارونوسازن 90 خولەک یارەکە زۆرترین تۆپ لای خۆی ئەڵێتەوە زۆر بە وردی مامەڵایەکات لە میارەدا پێم وایە ئەیباتەوە ئەم شەو مانچستەر سیتی کاگونەر تۆبێشتنەوەی مانچستەر سیتی شتێکی واریدە لە نێو یاریگادا بەڵام گرنگ نییە چۆن تۆپ لابێ گرنگ نییە چەند تۆپ لابێ گرنگ ئەوەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم تۆپاکەی چۆن ئەم هێرشە چۆن ئەم تۆپە کۆتایەکەی بە گۆڵکردنێنی یعنی مۆرینۆ پاش دەرکردنی مانچستەر سیتی بەرشەلۆنا گلەیەوان لێکەوتیان تۆ 15 تۆپە پێ بۆ لارەکەی ئەنتەر میلان باشەوەی کاکە بە ئەمڕۆن هەریاری خۆیان بە تۆپکەن من ئەنجامەکە بەلامەوە گرنگە ڕاستە ئەگەر تۆ گرنگی بە ئەنجامەکە ژنەی لە کۆتاییە سەیتەرەکردنی تۆپ و کۆنتترۆلکردنی تۆپ بۆ تۆمارکردنی گۆڵە بۆ تۆمارکردنی گۆڵە بۆیە هێرشەکە کۆتایی پێبێنی بە گۆڵکردن لەبەرەوە ئەم حاڵەتە گرنگەنە کۆنتترۆلکردنی تۆپ کاکسۆران ئەڵێ ڕیال دەبێت بە ئەو فلیمەی کەس نەیبینیوە ئەو سیتی وەک هەر دەیتەچێنێ وڵی تر کاکسۆران بڕوامەکە بەو جۆرە بێ وەکو باسم کرد کاکشیروان ئەڵێ کارلۆوە یاری یەکەمی پاریز یاری ناکە من پێتان ئەڵێم کارلۆ بۆ هیچ یاریەک پێگاتی خۆی نەگۆڕیەوە بەڵام ئەوە سکواتەکەی کە شێواز یاریکردن و پلانی یاریکردن گۆڕانکاریە بەسەر یاریگە ئەگنە ئەم پێگاتەیە سابتە وە پێگاتەکەشی هیچ یاریزانێکی بەرگریتیانە بەڵکەوە پلانی تەطبیقکردنی یاریەکە ئەچێتەوە سەر پلانی بەرگری کاگامان جەڵێت چانسی کامیان زیاترە وەڵایی کاگ ئامان ئەم یاریە زۆر قورسە پێم وتی مامەڵەکردنی گواردیۆلا ڕۆڵ دەبینێ و وەڵامی ئەنچیلۆتی بۆ فەراغەکانی مانچستەر سیتی
ئەگەر تەرکیز کاتە سەر باڵەکان پێم وایە ڕیال مەدرید دەرفەتی خۆی بێنێ بەڵام بە پێچەوانەوە ئەو کارە ئەنجامنەیە مانچستەر سیتی توانای ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدریدی و توانای گورزۆشانیە بەڵام نەک بەو شوێ بەڵام ئەبێ هەموو تەرکیزی ڕیال مەدرید بەڕای من لە یاری ئەم شەودا لەسەر باڵەکانی مانچستەر سیتی بێ وە سوود لەو کە لێنە وەرگێکە لە باڵەکانی مانچستەر سیتیان ڕوودەدەن. کاگێ منەڵێ مانچستەر سیتی دەیباتەوە 1-0 بەڵام لە یاری داهاتوو ڕیال دەیباتەوە. کاکستار ئەسکەری وەڵاهی شتێکی زۆر جوانە وت ئەڵێ سووری لەسەر پێشبینەکەی خۆت کەوتە ڕیال و ڕێڤەڵپوڵ یاری کۆدایی دەکەن بەڵێیان نەخێ. دووبارەی یەکەمەوانێ سوورم لەسەر ئەو پێشبینیم بەڵام من ڕازگۆم لەگەڵ بینەری خۆم من دام نابوو ئەتلەتیکۆ مەدرید مانچستەر سیتی دەردەکە دام نابوو ینی دڵنیا بووم لەوەی کە ڕیال دەگاتە یاری کۆتایی بوو کە لە چوارگۆشەی زەڕینە ڕوبەڕووی ئەتلەتیکۆ مەدرید بەرێتوانێ و ئێستش تازە من قسەی خۆمم کردووە من پێم وایە ڕیال مەدرید و لیڤەرپوڵ یاری کۆتایی چامپیۆنز لیگەکەن تازە قسەکەم کردووە بەڵام من ئەڵێم پێم وابوو ئەتلەتیکۆ مەدرید دێتە چوارگۆشەی زەرین بۆ یەرکەکەی ڕیال مەدرید دەمێنێتە بە ئاسانی سیر کرد بەڵامی تر تازە پێشبینیەکەم کردووە و سوورم لەسەر قسەکەی خۆشم. کاک شۆڕش سپاس دەکەم دەستی تۆش خۆش بێ کاک بۆتان هەلە مەدریدی ناوەتەوە کاگا کۆکەریم ئەزمموی ڕیال و کە مەزمونی سیتی پێمانەڵێن لەم چەند ساڵی دواییدا ڕیال مەدرید بە ئاسانی دەتوانێت سەربکەوێ ڕیال مەدرید 2-1 لە مانچستەر سیتی دەباتەوە بوو بە هەلە مەدرید هەمووی و کاتەکەی منیش بووە تەواوە بێ هەمووی بوو بە هەلە مەدرید. سوپاس کاک محەممەد کاگەرم زەنگەنە پێم وابێ جوابی هەمووی ماوانێ. سپاس کاک محەممەدجان بەڕای تۆ کاسمیرۆ و ئالابا یاری دەکەن کاگەندرێنجان لەوە چێ یاریکەن کاک فریا جوابی و پرسیارەشم مایەوە و کاتم کۆتایی هاو پێم وتن من چۆنە و پێشبینیم کردووە و قسەی خۆشم پاشگەز نامە داسبەی بەخواتان ئەسپێرم خواتان نەکەن. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت